ئێمە ئەتوانین بڵێن لە 2023 311 چەکی مڕەحەلمان بۆ ئەنجام درابوو. ئەسبابەکەشی ئەوە بوو کە تەمویل نییە، بۆیە هەندێک پارە لە بەردەستماوەتەوە ئەو پارانە تەوزیعەکەن و ئەیدەنە ئێمە. بۆ مڕەحەلەی 311 چەک تەوزیع کرا 2023 بۆ وافدین 617 چەک تەوزیع کراوە. هەموو ئەزانن و هەموو ئەو برادەرانە دیارن. بۆ 2024 1081 چەکی مڕەحیلمان تەوزیع کردووە، ئیزافەتەن بەم سەتەی کە دوێنێ گەیشتۆتە دەستمان تەوزیعمان کردووە و ئەم سەتەش لە ڕۆژی یەکشەمەوە ئیشەڵا دەسەکەین بە دابەشکردنی ئەمڕۆ بێ خەریکی لژنە و شتی وا بینون ئەوەکان ئەعلانەکەین و لەوانە بگاتە دەستان و یا نوسخەتان بدەنێ بڵاو بێتەوە. بۆ وافد 755 چەک تەوزیع کراوە و ئەوەشی کامایی دڵخۆشی هەر ئەمڕۆ بڵین خەبەرێکیاندا پێمان کە 40 ملیارد دیناری تر گەیشتۆتە لژنەی باڵا. ئەو لە دەتوانین بڵێن حسەی ئێمەشی تایە و نسبەی ئێمەشی تیا بێ بۆ تەوزیعکردن. واتە ئەم تەوزیع دوای ئەم سەتە ناوی ترمان هەیە. ئێمە 2700 و قسوور ناومان نارد بۆ بەغا، بەڵام بە دوو مەرحەلە وەڵامیان داینەوە و سەتەکەی ئەمڕۆ گەیشتۆ دەستی ئێمە ئەوە سەتەکەیە و پێش ئەوە تقریبا نەتوانین بڵێن ژمارەیە باشتریان بۆمان تەوزیع کردبوو.